زۆر جار پرسیاری ئەوەمانە لێک هەڵێن کاک ساڵح ئەگەر کات گێڕیتۆ بۆ دووە حەزەکەی ئەم هەر بەردەوام بیا لە مشیان یانەوەتە ئیشێکی کە بەکردایە ژیانی ئێمەی فرۆف هەرێکی یەکێکمان پەیوەستین بە ئیشێک ئەو لەوە چارەنووس یا دیاریک کربەیە حەزی خۆ دیاریک بێت کاتمە ناو ئیشەکە ئەگەر پێویستیم بە شتێ بواە نەمزانیا یا پارچێ نەمزانێ فاسی چۆنە یا ئەم پارچەیە لێرە دەوری چێ بینێت چون پرسم کردووە لە زۆر کەس لە برادرانی مۆمەندیسە ئەلکترۆنیەکان پرسکردن عەیب نییە ئینسان بەس زاڵ بێ بەسەر ئەو بربەستانە کە یەن ڕێت و کەسیش بەبێ هەوڵ و خوێندن و پرسیار و کۆشش ناگاتن نەتیجە بەس بەداخەوە ئێستا وێنە ناڵم تامینەوە بەس تامێکی وەکو کۆنی ئەماوە ئارشیف زۆر کەمە هەمووی ئەڵێ ئەرشیفمەیە لە میمۆریەکەمایە لە هاردەکەیە یا لەم شتانایە مصور و ینی قیاسی مصور لەم کامێرا دەرەکەوتە بوو زانایە مصورە فەنانە یانە